حرمەت و خۆشەویستی بۆ هەموو بەڕێزان و ئەزیزان، یەک دوو دەقاوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکان. بەخێر بن عەزیزانی من خۆشەویستان. چەند دەقیقەیەک وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکان بەگشتی. ببوون بەڕێزان شوێنەکەم لێ گۆڕاوە چونکە لایڤەکە بە بڕیارەکەم بە سەریعی بوو هەر ئەم شەوکە و لایڤە بکەم و هینم هەبوو میوانم هەیە لەو دیو لە هۆڵەکە بۆ خۆیان دانیشتون قسەی زلەکەن ئیتر مەجبور بەندەی مخلیسان ئاواکەم لەم ژوورە ئاڵاوم بۆ خۆ لە قسەکان بکەم چی بکەین پیاوی فەقیر ئاوایە کارکچ هەراوە یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن یاخۆ هەڵا باشە ئەم کوچیش ئەخولێتەوە هەر باشە ها یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن یاخۆ با تۆزێ لەم شتە تەرتیب بکەم بۆی کە تۆزێک لە دوێنێەوە هەروە تۆزێک قورگوشیشم تەواو نییە ئەگەر ئەم شەو هاڕەم نەها داوای لێ بدم لە هەموو لایەتانەکەم عەزیزان هەروەها یاخوا بەخێر بێن سەر چاو ئەمشەو لەسەر ئەم 20 سەعاتەی ڕابردوو ئەم فڕۆفیشاڵەی پاڤڵی جەلال تاڵەبانی ئەوانە کۆمەڵی قسە و باسەکەم و وەڵامەدەم بەو خەڵکە خۆش باوەڕ و قوڕ بەسەر و داماوەی کوردستان کە هەر ڕۆژە لەبارێکە خەڵک گاڵتەیان پێکەن ئەم بەناو سیاسیانە لەسەر ئەوانە کۆمەڵی قسە و باسان بۆ کەم و ئیتر ئەو کاتە بەخواتان ئەسپێر. سەرەتا ئەمەوێ ئەوە بە هەموو لایە بڵێم کە بەداخەوە ئەمڕۆ لە پاریس کارەساتی ڕوویاوە بەڵام خۆ کوردە حیاتەکەی باشوور خۆیان لە قەرێ ئەو مۆزوعانە نادەن کە چی قەوماوە لەوێ و چۆن کەسێک تورکێگەیەتی بەسەر ئەو شوێنەیە و 3 تا 4 کەس شەید کراون و چەندین کەسێکە بریندار بووە بەڵام لە سۆشیال میدیا کەس خۆیان لە قەرێ ئەو مۆزوعانە نادەن بەڵام بۆ شتی کافی و شتی لاوەکی و شتی درۆ دەلەسە و ئەوانە هەر کەسە ئەبێ بە خاوەنی قسە و باس و ئالەم بابەتانە. دەی بە هەر حاڵ منەشمە ناو قسە و باسەکان بەداخەوە بۆ ئەو کارە ساتێشی کە ئەمڕۆ لە پاریس ڕوویاوە. عەزیزان سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە بە درێژایی هەموو تەمەنی خۆم من نەمبیستووە و نەم خوێندۆتەوە و نەمزانیوە ئینسانەیە کە خۆی هیچ ڕەوشتێکی سیاسی هیچ ڕەوشتێکی کۆمەڵایەتی نەبێ بەڵام باسی ڕەوشی کۆمەلگا بکات. جا ئەو بێ ڕەوشتە هەر نەزانێ ئەسڵەن ڕەوشتی کۆمەلگا چییە و ئەسڵەن گەلەکەی خۆشی نەناسێت. بەڕاستی کارەساتە عەزیزانی من ئینسانێکە خۆی کەمترین ڕەوشتی نەبێ بەڵام دابنیشێت باسی ڕەوشکە لە پێناوی بەژەوەندەکانی خۆیان و کۆمەڵی خەڵکی نەزان و داما و ساویکەیش لە بەیشی بۆ بکەن. ئەمە بەڕاستی کارەساتەکەیە. من زۆر جار ئەوەندە نیگەرانە بم لە میلەتە کە ئەڵێم هەر بێدەنگ بم باشە لە حەقیقەتە ئینسان هەر قسە نەکا باشە قسە بۆ چیەکەی کۆمەلگایە کە لە پیاڵەیە ئاوا مەلەیەکە بە ئارەزی خۆی ئەوە چ کۆمەلگایەکە کۆمەلگایە کە ئەم هەموو کارەساتەی بیرەچێتەوە ڕوویاوە چۆن بە قسەیەک یەتە سەر ئەم سکەیە و دانیشی ئاوا قساکە. هەڵبەتە من ڕوویدەمم لە هەموو کۆمەلگا نییە چونکە ڕوویدەمم لە کۆمەڵی خەڵکە نەوەک چونکە زۆربەی زۆری کۆمەلگای ئێمە خۆشبەختانە باوەڕ بە قسەی قۆڕ و قسەی پوچی پاتی وێشێتی و پاڤەڵ و قوباد و ئالەم بابەتانە ناکەن. عەزیزان بڕیار بوو ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە مامۆسایانی ئاینی باسی قوباد و جێندەر بکەن. قوباد و پاڤڵ و ئەمەیان زانی بوو بۆیە هەسان دوێنێ شەو پاڤڵ چوو ئەو سینارۆی دروست کرد لەگەڵ 3-4 دانە لەم دیسکۆ و باڕوارم بابەتانەیە بۆ ئەوەی کە ئەوە لەبیر خەڵک بەرێتەوە. عەزیزانی من ژنەکەی قوباد مانگانە 15 دەفتەر دۆلار بە ناوی جێندەریزمەوە لە وەزارەتی ناوخۆ وەرەگرێت. 2 ملیۆن دۆلاری لە چەندین ڕێکخراوەی ئەمریکی وەرگرتووە بۆ سەرفکردن کە چۆن تەعامل بکرێت لەگەڵ هاوڕەگەزخواز و لەگەڵ گەیەکان لە کوردستانی باشوورە. ژنەکەی قوباد کە ناوی شێرەیە سەرمەشقی پرۆژەی جێندەر و پرۆژەی هاوڕەگەزخوازیە. هاتووە لەم ماوەیە 30 ئەفسەری لە سلێمانیەوە بردووە بۆ هەولێر لەوێ ئەم 30 ئەفسەرە دەورە ببینن کە چۆن تەعامل بکەن لەگەڵ گەیەکان و لەگەڵ هاوڕەگەزخوازەکانە. کەچی سەیرە ئەمڕۆ کۆمەڵی خەڵک یان دانیشن چاپڵەی بۆ لێدەن یان دانیشڕە بەخوا پاڤڵ ئەوەی کرد.
ئێستا هەمووتان بۆ باسەکەم عەزیزان و خۆشەویستانی من کە ئەم هەموو مەلەها و لەشفرۆشی و دەرمانخۆری و تەعەدا و دزی و جەردەییە چی هێنایە باشووری کوردستان؟ چی ئەمانەی داناوە زەحمەت نەبێ؟ ئێمە 30 ساڵە هاوارەکەین کە بەسە بێڕەوشتی، بەسە بێ ئەخلاقی، بەسە کردنی کۆمەلگا بە فەسادخانە، بەسە هێنانی لەشفرۆشان لە ئێران و لە لوبنان و لە عێراق و عێراق و لەم لەولایە بیهێن بۆ باشووری کوردستان. ئەوەی کە لەو کۆمەلگایە ئەگوزەرێ ئێستا هەمووی بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بازێن لێ بەرپرسە. ئەمە ڕاستیە و ئەمە کەس ناتوانێت حاشای لێ بکە. 30 ساڵی ڕەبەقی ئێمە هاوارەکەین کە دەست هەڵگن لەم هەموو بێئەخلاقی و بێڕەوشتیە. ئاشتی عەبدوڵڵا بەرپرسی بەشی جێندەرە لە نووسینگەی سلێمانی. دوێنێ لەسەر چنار ئەحمەد نەجم هەساوە شۆفێری بۆ پاڤڵ کردووە و ئەحمەد نەجم سکرتێریشێتی. هەمووتان ئەزانن چێە؟ برای کامەران نەجم کە لە شەڕی داعشا کوژرا کەس نەیزانێ کەس نەیزانین تەرمەکەی چی لێهات. ئەو ڕسمەیە بەهات بۆ بە هەر پیشانتان بام قەیچێکە خۆ زەرەر ناکەن عەزیزانی من. هەر بیرتانە خەمەوە من شتیتر نییە بزانم ڕسمەکەم لاماوە. هەمووتان بیرتانە یەکەم فەسادی و بێئەخلاقی ئەمانە هێنایانە سلێمانی. باشە یەکەم کەس کامەرانی برای ئەم ئەحمە بوو یەکەم ماچی داهێنا لە پارشی ئازادی کە وێنەکەین پیشانان ئەوە حەقیقەتەکەیە. کەچی ئێسەیەن دانیشن بزایدە بەسەرم عالەمەوەکەن بۆ دۆدەلەسە دووبارە و سەد بارە پیشانتانە دەمەوە ئەو ڕۆژەیە کە ئێمە هاوارمانە کرد ئەم بێئەخلاقیە لەم کۆمەلگای ئێمەیان ڕابگرن. باشە هەر ئێستا کە من لەگەڵ ئێوە قسە ئەەکەم ئەمە هینی دیسکۆ و باڕە لە سلێمانی سەیری کرد ئێستا بۆم هاتووە لەوێ. باشە عەزیزان هەر ئێستا ئەمە یەک و ئەمەش دوو. باشە خۆشەویستانی من جا ئەمانە ئێسایەن ئەیانەوێت دەرسی ئەخلاق بە کۆمەلگای ئێمەدا بدەن کە هەچی بێ ئەخلاقی و بێڕەوشتی هەیە خۆیان هێناوێنێتە ناو سلێمانی و هەولێر و ئەلەم بابەتانە. قوبات کاتێککە ئەگری و ئەتۆرێ داوا دەسەڵات دەکا کەچی لە زۆنەکەی خۆی حسابی بۆ ناکرێ و پاڤڵ بڕیارەدات. باشە عەزیزانی منی یەکێتی لە ئەنجومەنی محافزیەت فراکسیۆنی هەیە، لە پەرلەمانی بەغا و کوردستانیش فراکسیۆنی هەیە و سەرۆکی پەرلەمانیشینی خۆیەتی دەتوانێت پێیان بڵێ بە یاسا ئەم مەوزوعی لەشفرۆشی و فڵان و فیسارەوانە چارەسەرکە ئەگەر ڕاستەکە ئەگەر درۆ ناکە پاڤڵی کوڕنجە لە تاڵەبانی. خۆ هەموو ئەوانیان هەیە فەرموو ئەمە عەرز و ئەوە گەس دەبا بڕوا بە یاسا هەموو ئەوانە چارەسەر بکات. ئەو نەمەڵێ گوپۆکاکی جێن ئەو نەمەڵێ پاڤڵ خواردی لەگەڵ خۆتە پاڤڵ بە تەنەکە خواردی ئەو نەمەڵێ. لەوانەی سەیتر سەرۆکی دەستەی گەشت و گوزارێکێتیە کە ئەمەل جەلال دەڵاڵی قوبادە وە گەشت و گوزاری سلێمانیش هەر هینی یەکێتی خۆیەتی. ئەسڵەن ئەبێ هەموو کەسی ئەو ڕاستیە بزانێکە ئەوە شەقێکی گەورە بوو لە گەشت و گوزاری سلێمانی درا بە پارتی ئەڵێ خەمتان نەبێ من سلێمانی ئەەکەم بە ئێران و گەشت و گوزار و جوڵۆ و بازار و شیعابەتانە بۆ ئێوە. بۆیە ئەم بڕیارەی پاڤڵ نەک هەر جمهور بۆ یەکێتی زیان ناکە باڵکو ڕسواتریانەکە و ئیسلامیەکانیش ئەو نەگێنین لە دواییە دەنگ بن بە پاڤڵ و دەنگ بن بە حیزبەکەی. چونکە هەمووتانە بێ ئەوە تێبگەن ئەم جوڵانەی کە پاڤڵ ئەیکا تەنها لەم ماوەیەدا کە من لەگەڵ ئێوە قساکەم سەرۆکی دوو وڵات هاتوون بۆ هەولێر لەگەڵ مەسئول بازانی دانیشتون بەڵام ئەمە نەحسابیان بۆ قوبات تاڵەبانی نەکردووە. بۆیە ئەمانی ژیان چونکە حسابیان بۆ ناکەن بۆیە فەیسبوک و ئەمانە و کۆمەڵی خەڵکی دەردەدار و بیمار و قوربەسەر بەخۆیانەوە سەرقاڵەکەن. لە بەغدا بە تەواوی مانە بێ ئەهمیەت بووە تەنانەت مالیشی دۆسیشی پشتی تێکرد و حسابی بۆ سەر ناکە. حتا جمهوری ئیسلامی ئەمەلی پێی نییە چونکە من بەڵگەم لەلایە کە پێیان وتووە تۆ لە کوردستان ژمارەیەکی ئەو تۆ نیت بۆ پۆستی سەر و کۆماری نەوتوانی یەک حیزبی کوردی بکەی بە هاوپەیمانی خۆت. تەنانەت نەوەی نوێ 100 مەتر لە دەباشانەکەتانەوە دوورە نەتانتوانی بیهێنە سەر خەت دیفاعتان لێ بکە. باشە تەنها کۆمەڵی دادگەری دەنگی پێداون کە یەک کورسیان هەیە ئەمە ڕاستیەکەیەتی ئەوش ئێران پێوت بوون. لەم لایشەوە تورکیا حسابی تورێکی بۆ ناکە لە کاتێکە ئەم هەموو جاسوسی بۆ تورکیا کردووە پێشەوی کردووە بۆ هەموو درۆنەکانیان
بۆ سەر پەکەکە لە ماوەت لە شارباژێر لە ئەزمڕ لە جادەی بەختیاری لە گەرمیان و کەلار و ئەوانە کەچی هەر بێڕەسید و ڕسوا ماوەتەوە ئەوە ئەمریکاش بابووەسێ کە ئیهمالیان کردووە و ئەزانن ئێوێ سلێمانی بکە بە حکمی ئێرانیش ئەمانە هەمووی ئەو حەقایقانن کە هەموو ئینسانێک ئەگەر سەری پێوە بێ ئەبێ لەو ڕاستیان تێبگا لە ناوخۆیشە لە باشووری کوردستانە پارتی حسابی بۆ ناکە لە ناوێکێتیشە ئەوەی کە حساب بۆ پاڤڵەکە یا لە ترسایە یا لە برسایە ئەویش کەمینەیەکن لە ڕاستیە ئەجنا لە ناوێکێتیشە بەڕاستی قیمەتی نییە ئەم زەنا بەشێت و شبر و هیچ نەزانە ئێستا ئیتر ڕۆژی بۆ گەیشتووە هەڵکردە سەر نادی و باڕ ئەویش ئیشی پێیەتی نەک لە بەرەوەی دژی فەسادی و بێئەخلاقی و لەشرۆشی و ئالەم بابەتانە خۆزگەوا بووایە باشە چونکە هیچ کەسێ نییە بەقەدەر پاڤێڵ و قوباد و ئەملا ئەولا فاسد و بێڕەوش و بێئەخلاق بن لەبارەی سێکسی و مەلها و دزی و تەڵەنی و ئالەم بابەتانەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەم پاڤڵە 2 دانە ملیار دۆلاری تەنها و تەنها لە ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا سپی کردوێتەوە کە لەو میلەتەی دزیوە لە ڕاستیە باشە حیزبەکەی شەهید ئارام ئێستا ئەمانە بەڕێوەیە بن بۆی ئاوا ڕسوا بۆ هیچی بەسەریچەوە نەماوە من دڵنیاتانەکەم لەوە ئەگەر تەزویرات نەبێ ئەوە ئەو مامڤاندامە کە لە هەندێک شوێن قساکە لە یەکێتی زۆرتر دەنگەهێنێ لە هەڵبژاردنەکانە عەزیزان با منطق قسە بکە لە ناو شەرچنارە 40 دانە باڕ و مەلهای تایە ئێستا 4-5 شتێکی وایە داخراوە ئەمەش بۆ ئەوەیە ماوەیەکی زۆرە کە ئەمە لای خەڵکە بۆ ئەوەی وەری بگرنەوە و هەمووی بڵاو بووتۆ لایەن کۆمەڵی خەڵکەوە کە چۆن ئەمە مۆرچی حکوومەتە وەلایەن گەشت و گوزارەوە بە موساتەحا بۆ 25 ساڵ دراوە بۆ کەسانە و ئەمانە بۆ ئەوەی چۆڵی کە ماوەیە کە داوای تەعویزەکەن چونکە 6 ساڵیان ماوە کاتەکەیان تاوە بێ ئەمانش ئامادە نەبوون ئەم تەعویزیان بنێ پاڤڵیش هەڵەسێ ئەمە دائەخە بۆ ئەوەی هەمووی بەرنەوە بۆ خۆیان و بیکەن بە کۆمەڵێ مەلهای تازەتر و شوێنی بێڕەوەشی تازەتر یەتیش ئەم قساناکە بۆ ئەوەی بە قوبادی برای ڕزگارکە لەوەی کە ماوەیەکە لە ژێر فشاران لە زانکۆکانە دەریانەکەن لە هاوجە دەرکران لە ڕانێ دەرکران لە هەموو شوێن ڕسوا کراون بۆ ئەوەی کە قوبادی برای لەمە ڕزگارکە ئەم دوو قسەیەکە کۆمەڵی خەڵکیشی هێناوتە جۆش وەکو سەماوەر بۆیە پاڤڵ و قوباد و شاناس دەیان باڕ و مەلهایان هەیە لە ڕاپەڕین کە ئێستا لەگەڵ ئێوە قساکەم 2 باڕ و 1 قومارخانەی تایە ئەزمڕ 5 دیسکۆ 3 قومارخانە 1 یانەی دەرمان خواردن کە پاڤڵ خۆی زۆر شەو ئەچێ لەوێ دەرمانە کێشێ ئەوەی تێدایە و چەندین ئافەتی سۆزانشی تێدایە چەقچەق 6 دیسکۆ 2 یانەی شەوانەی تێدایە سەهۆڵەکە 2 قومارخانە لە ناو پاڵاسا یانەی دەرمان خواردنی تایبەتی تێدایە بەکرەجۆ 1 دیسکۆ 2 باڕ 1 قومارخانەی تێدایە توی مەلیک 2 قومارخانە 1 یانی دەرمان خواردنی تێدایە دووکانی گەشت و گوزار 11 دیسکۆ 7 قومارخانەی تێدایە سیتەک 3 دیسکۆ 5 قومارخانە 2 یانی دەرمان خواردنی تێدایە ڕاپەڕین ئاشتی و شەکرەکە پشتی پارێزگار زانکۆ ئەزمڕ هەموو ئەمانە ئێستەیش کارەکەن و ئێستایش هەن خێرە ئەمەی سەرچنار لەبەرەوەی کە ئەمانە زەوێنی عەرەبەکان و ئەلەم بابەتانە کەواتە بەحسەکە لەسەر مەسائیلی کێشەی ئێمە ئەبێ ئێوە تێبگەن لە ئارامەحبەوە کە بە وردی بۆتان باسەکەم کێشەی ئێمە لابەدنی ئەوانە نییە بە جەهەنم و چاویان دەرەهاو کێشەی ئێمە ئەوەیە لەبەر ئەو ئیدعایانە نییە کە پاڤڵ و قوباد و ئەوانە ئەیکەن لەبەر ئەوەی ئیشیان بۆ شوێنانەیە ئەیکەن بە پرۆژە بۆ خۆیان ئەوە بۆ تاڵانکاری لە حەقیقەتە ئەوان هەموو سلێمانی و گەرمیان و هەموو شوێنەکەیان داژی کردو بۆ خۆیان هەموومان دژی ئەم نەوعە بەرەڵایین کە پارتیوێکێتی بەرهەمیان هێناوە بەڵام هەموو ئەمانە کە چەند ساڵە هاوارەکەین ئەبێ بە یاسا ئەمانە ڕێک بخرێ باشە لەمەش بەدەر من بە ئێوە ئەڵێم پاڤڵ بە چه سیفاتی ئەو کاراکە پارێزگارە خۆنە سەرۆکی حکوومەتە خۆنە جێگەی سەرۆکی حکوومەتە خۆنە دادوەری گشتیە خۆنە ئەگەر وابێ بەیانی حەمەی حاجی مەحموود بە کۆمەڵە چەکدارەوە ئەچێ کۆمەڵە شوێن داخا بەدڵی نییە لەتیفی سەلەفی ئەڕوا کۆمەڵە شوێن داخا بە ئارەزی خۆی ئەویش خەڵکی لەگەڵایە و ئەلم بابەتانە شێخ نارۆ خۆی دەروێشەکانی کەی بوێ ئابەسەن بەژمایە شوێنە دایە خاڵێ هەر باوەز ئەوە بە عەمل لایە نابێ بمێنێ
ئەمە وڵات چۆن وا بڕێوەژێ بەڕاستی ئەمە وەکووتم ئەرشی ئەوانەیە کە ئەم شتانە ڕێخن بڕیاری لەسەر بن بە یاسا ئەوانە چارەسەرکردێ نەک تۆچوی دانیشتووی زۆڵانە سێ چوار شوێندا ئەخەین ئەیکەی بەڕێکلام بۆ خۆت کۆمەڵێک گەمژە دەست خۆشانە لەکەن لە کاتێکە تۆ مەقسەدت ئەمە نییە بەڵکو ئەدەوێت ئەو شوێنە ببەی بۆ خۆت بۆ کۆمەڵی پرۆژەی تر ئەژینا دایان شوێنی کە ئێستا ناوم هێنان هەمووی ئێستا ئیشەکە ڤیدۆکەم بۆ پیشاندان ئەم شەو پڕە لە دیسکۆ و لە بار و لە مەلها لە سێمانیە هەمووی کارەکە دەبڕۆ هەمووی داخە زەحمەت نەبێ لە ئەزمڕەوە تا دووکان بڕۆ پیا بڕۆ هەمویان داخە ئەگەر شەهامەت هەیە ئەگەر پیاوی کەواتە فشەفش مەکە پاڤڵ هەمومان ئەو ڕاستی ئەزانین تۆ ئەتوانی سێ ڕۆژ ئاوا خەڵک گەمژەکەی خەڵک گەمژە ناکرێ لە دواییە مانگی دوو مانگکە ئەزانن کە چی لە سێمانیە ئەگوزەرێ بابا ئێوە کۆمەلگاتان پڕ کردۆ لە بێڕەوشتی هەرچی گەڕەکەیە چوار پێش ماڵیتایە لە شفرۆش لە عەرەب و لە لەکوێ هاتوون لەوای خەڵکی سێکس فرۆشین کۆمەلگا ئێوە پڕتان کردۆ لە بێڕەوشت لە فەساد باشە بۆیە بابەتەکەی ئارا مەحمەد داخستنی ئەو جێگایانە نییە بە هەڵان نەچن بەڵکو ئەوەیە کە درۆکە بۆ پرۆژەکانی خۆی ئەو جێگایانەی ئەوێ فەرموو با بە یاسا چارەسەری هەموو شوێنەکان بکەن لە سێمایی لە هەولێر لە دوو لە هەموو شوێنێ باشە من لە ئێوە پرسم عەزیزان چێ ئیجازەی بەم هەموو باڕ و مەلها و قومارخانە و بێڕەوشتیانە داوە لە سلێمانیا زەحمەت نەبێ من ئیجازەم پێیاون ئێوە ئیجازەتان پێیاوە خۆ نە پاڤڵ ئیجازەی پێیاون خوبان ئیجازەی پێیاون یەکێتی ئیجازەی پێیاون بەم هەموو بێڕەوشتی و مەلهایە بەم هەموو سۆزانیتە کە لە باشووری کوردستانە هەیە باشە سەرچنارەکەیتەوە بە سەرچنارەکەی جاران پاڤڵ ها ئەگەر شەهامەت هەیە سەرچنار بگێڕەرەوە بۆ خاوەنە ئەسلەکەی کە ئێوە و کۆنە بەعسیەک داگیرتان کردووە هەموو سلێمانی ئەزانێ مەشتەلەکە کە سلێمانی شاهێدا مڵکی جەلال خەفاف و جەمال خەفافی باوشێتی خوا ئەفریقا باشە بەڵام کاژرار خۆشبەختان لە ژیانە ماوە ئێوە داگیرتان کردووە و ئەو خێزانتان وە دەرنا بۆ ئەوروپا بۆ سویسرا فەرموو ئەگەر شەهامەت هەیە پاڤڵ سەرچنار هی تۆ نییە هی باوکو نییە هی هێرە و شاناز نییە هی جەلالە فەرموو جەلال خەفاف بۆی بژێڕەوە گەڕاستەکەی بۆ دزیتانە بۆ تاڵانتان کردووە ئێوە پیاتی بەسەر ئاوی حەمامەوەکەی سەرچنار مەژێڕەوە بە سەرچناری جاران کە درۆکەی بیژێڕەوە بۆ خاوەنەکەی زەحمەت نەبێ بیژێڕەوە بۆ خاوەنەکەی ئەگەر زەڕەیەک شەرەف هەیە پاڤڵی جەلال تاڵەبانی باشە پاڤڵ لە ماوەی یەک ساڵ و نیوە سەرانە لە بازرگانەکان لە سێنێ هەمویان ڕایان کردووە لە دۆلار فرۆشەکان نیوەی ڕای کردووە لە قومارخانەکان بە هەماشکەڵ لە شفرۆشەکان بە هەماشکەڵ عەزیزان کۆمەڵێ شوێن هەیە لە سێمانیا بە ناوی ئەمە ئالاساس مەساج و ئەلم بابەتان ناکەن لە پاڵاس باشە لە میونخ بەرامبەر ماجدی مۆڵ لە بەڵزیخانەی برایەتی لە سەهۆڵەکە گوایە ئەمانە شوێنی مەساجن هەمووشی بۆ سێکسە بڕۆ بۆ ئەوێ دوو دەقە مەساجی بۆکە 25,000 بەرێ سێکسی لەگەڵاکە ئەم هەموو مەلهای ئێوە داتان هێنا وەک پاڤڵی جەلال تاڵەبانی کاتی خۆی گردەکەی دایکی تۆ کە هێرۆی پیانەوە گردەمژە کاکە 100 جار خۆم لە پاڵتاک و لە فەیسبووکە باسم کردووە گردەمژە ئێوە داتان هێنا پاڤڵی دایکی ئەیوت ئەم گردە شوێنی دڵداران و ئاشقان بە یەکەوە بن بۆیە هەرچی سارەیە لە گردەکەی دایکدا ئەوەسا گردەکەی هێرۆخان گردەمژە هەمووی ئەدوو بێشکەیە خەڵک سێکسی تیا کرد ئێوە کۆمەلگاتان وا لێ کردووە ئێستا هاتووی بووی بە مامۆستا ئەخلاق بەسەر ئێمەوە ها مەگەر گردەمژە ئێوە داتان نەهێنا لە سلێمانیا زەحمەت نەبێ بینمان چۆتەوە ئەوە ئێمە نەبووین 20 ساڵە ڕسواتانەکەین لەبەر ئەم هەموو بێڕەوشتیەکە هێناوتانە بۆ کۆمەلگای باشوور بۆیە هەموو ئەمانە ئێستاش باقیە کەس نەخەڵەتێ بە قسەی ئەم ساختەچی و ئەم دوو ڕوانە بەڕاستی هەزاران ماڵ لە شەقام و کۆڵانەکانە هەیە سەرقای دەشفرۆشین لە جادەکانە هەیە لە حقەتە شوێن هەیە کوڕی گەنج 50 سیسی کوڕی گەنج خەریکی سێکس فرۆشین خەڵکە ڕاب بۆ لایەن ئەوەی کە کاری گەی و ئەلم بابەتان ناکەن باشە لە سەردەمانێکا کە ئێمە لە سلێمانیا بووین نەمانەتوانی بە کشێ بڵێن خۆشمانەوەی ئەسڵەن پێمان عەیب بوو یان جورئەتمان نەبوو باشە ئێستا کۆمەلگاتان پڕ کردووە لە فەساد و لە بێڕەوشتی باشە ئێوە خۆتان ئیجازەن بەمانە داوە خۆ ئێمە ئیجازەمان پێ نەداون هەموو ئەمانە ئێوە داتان هێناوە فێدن عەبدولقارەکان دایان هێنا بوو لە سلێمانیا کە بە پۆل ژنیان هێنا لە لوبنان و لە بەغا و لە ئێرانەوە لە سۆشیان پێکردن باشە
ئەوە قوبات تاڵەبانی بوو ماوەیە بە لە ئێسەی و کچ و کوڕان ئەچن بۆ ئوتێل یا بۆ هەر شوێنێ نابێ هەیوێ پیشان بن کە ئەمانە ژن و مێردن پێویست ناکە چێ وتی قوبات وتی باشە بۆیە هەمومان دژی بێڕەوشتین بەڵام دژی ئەو بێڕەوشتین کە ئێوە خوڵقاتان لە باشووری کوردستانە سیدەنە ساڵە ئێمە هاوارەکەین ئێوە خەریکی فەساد و خەریکی بێئەخلاقی و بێڕەوشتین باشە لەش فرۆش نەما لە باشووری کوردستانە ئێوە زەوینێنێ ئێوە شوقەینێنێ باشە هەرچی سۆزانی هەیە ئێوە شوقەتانانێ ئێوە زەویتانانێ کەچ نەما ئێوە بزنسی بۆ نەکەنەوە نەیکەنە مۆدێل لە باشووری کوردستانە هەر کەسێ موسڵمانە و خوا ئەپەرستێ ئەزانێت کەم قسانی من ڕاستە ئەوەیشی موسڵمان نییە و ئینسانە بە مانای کەلیمە یعنی تۆزێک ئەوەی هەیە وجدانی هەیە ئەزانێت کە ئەم قسانەی من هەرمی ڕاستە باشە هەموو ئەوە ئێوە کردە چی ئەو کۆمەڵگای وا لێ کرد شێخ جعفەر پاڤڵ قوبات ژنەکەی قوبات هەموو ئێوە کۆمەڵگاتان ئاوا لێ کردن ڕاستی ئێوە ئاواتان لێ کرد لەبەرەوە ئێسەی درۆکەی کە ئەو قسان ناکەی باش نییە چونکە بۆ لەبەرەوەی تۆ خۆت ڕەوشتت نییە کە پاڤڵ گیان باشە ئەگەر پاڤڵ تۆ ڕەوشت و ئەخلاقە هەیە بۆ خەریکی کچی خەڵکی دایمە بۆ خەریکی کاکە عیدی میلادی مناڵەکەی بۆ پاڤڵ بە سەرخۆشی کە دەرمانی لێیاوە هەفتا هەشتا ژنیتیا بووە چۆتە ناو هۆڵەکەەوە و توێتی ئەم شەو دوو ژنمەوێت تا بەیانی یەک کەس نێوێراوە بڵێوانیە ئەو پاڤڵە باشە ئاوا بە شەلاتیانە چووە بە ژنی خەڵک و کچی خەڵکی وتووە هی ئەم مەسئول و ئەو مەسئولوانی کە چوون بۆ عیدی میلادی مناڵەکەی باشە دەی ئەتۆ هەر دایمە خەریکی کچی خەڵکی خۆ ئەزانی چێ لەلایە ئێستا لەگەڵ یان ڕابێری پاڤڵ ئەی بۆ ناچی بۆ لای ژنەکەی خۆ زەحمەت نەبێ ها بۆچی بۆ لای ئەو ها تۆ ڕۆژنامەنووسەکەی تەعدای لێەکەی سێکسی لەگەڵاکەی بە زۆر تێگەی خۆ ئاگامان لێیە بەڵام نامانێ ناوی خەڵک بەرین تۆ ئاواکەی لەبەرەوە ئەم شتانە لای ئێمە زۆر زۆر کۆنە ئێوە ناتوان بە ناوی دینەوە خەڵک گەمژە بکەن لە حەقیقەتە سەدام بە هەزاران ژن و مناڵی ئەنفال کرد کوردی کورە هۆڕەکانی وشک کرد کاکە کوردی ئیعدام کرد لە دوایە ئەچوو بۆ حەج و قورئانیشی ئاوا لێ کرد بۆی خەڵک گەمژەکە خەڵگە خەڵەتێنێ لە کاتێکە سەدامێکی خوێنڕێژیش بوو لە حەقیقەتە ئەردۆغان لە نووسینێکە باسم کرد 20 ساڵە حکومڕانە لە ئێران و عێراق و تورکیا مناڵە نەکوژێت باشە کەچی هەندێک کورتەیە سوژدەی بووە بە وەک ئەوەی کە پێغەمبەر بێت لە کاتێکە بڕۆ سەیری تورکیا بکە باشە لە سەردەمی ئەم ئەردۆغانەیە لەش فرۆشی هەرچی پێوانە هەیە هەر هەمووی تۆمار کردووە و هەمووی تێپەڕاندووە ئەمە دێ لە شتێدایە باشە قوباد و هاوسەرەکەی ملیۆن دلار وەرەگن بەس بۆ بانکەشە بۆ هاوڕەگەز خوازی بەڵام پاڤڵی یەک سێیانە داخایکا بەمەسا ئەسا لەبەر ئەوە دایخابە بە قسە بۆ چیەکی کاکە لەبەرەوەی ئیشتان بۆ شوێنانە هەیە ئیشتان پێێتی ئەتانوێ بیکەن بە مەلهای گەورەتر بیکەن بە نازانم چی گەورەتر ئەگەر ڕاستەکەی فەرموو ئەوە سەتان شوێن پێوتی بڕۆ هەمووی داخ کە تۆ بۆیشی نییە بەڕاستی داخیتەوە هیچ تێداخیتە تۆ سەرۆکی حیزب نیوکە بە بەیاسا ئەم مۆزوعانە بکرێت نەک هەر کەسێ هەسێ بە ئارژی خۆی چی بێ لەو کۆمەلگایە بیکە باشە ئەمە بۆ گەمژاندنی خەڵکە قوبات لەژێر فشارەیە لەبەرەوەی باسی جێندەر و هاوڕەگەز بازی و ژنەکەی و پارەسەرفکردن لە ماوەی یەک مانگە زۆریان بۆ هاتبوو بۆیە پاڤڵ هەسا بۆ ئەوەی کە قوباتی برای لەژێر ئەم بارە دەربێنێ هەسا ڕۆژت دوێش ئەم دوو سێ قسەی کرد و کەچی کۆمەڵی خەڵکی گەمژۆزە ئیتی هەموو شتێکیان بیچووە ئەم میلەتەی ئێمە وەڵا ئەمە وای تو ئافەرم کاک پاڤڵ تۆ زۆر میهمی تو ئەلبەتە قسانە چییە کاک بە چیە هەرچی لەش فرۆشی و یانەی شەوانە هەیە ئەوان خۆیان دانهێنەوە کاکە ئەوان لە سۆشیال هێناوە لە هەموو دنیاوە بۆ کوردستان ئەوان کۆمەڵگایمان پڕگە لە فەساد و لە بێڕەوشتی ئێستا بۆ ناپرسن چێتر یاگە هێنێ بۆ باشووری کوردستان زەحمە نەبێ لە قەڵازیەوە لە سۆرانەوە داغڵی هەرێمی کوردستانەکەیت چێ هێنێ خۆ من تۆ ناهێنین پاڤڵ و قوبات و ئەوان نەیهێن بۆیە وەکو لە نشینەکە وتومە و دووبارە یەکەمەوە گەر مرۆڤێ یەک تاڵەمووی ئیمان و یەک خانەی خواپەرستی لە مێشتیا بێ هەرگیزا و هەرگیز دوای تیرۆرکردنی مەلا عەبدوڵای قەسێ لەلایەن پاڤڵ و تیرۆرکردنی مەلاوشیان لەلایەن مەسرور و سووتاندنی ڕیشی چەندین مەلا هیچ کاتێ لایکێک ناکە بۆ پارتیوێشێتی هەر ئینسانێ دیندارە یا بێدینە لایکێ بکە بۆ سیاسەتی چاواشەکارانەی پارتیوێشێتی ئەوە لای من زەڕێی ئەخلاق و قیەمی نییە ئینسانێکی درۆزن و گەمژە و ناحاڵیە بەڕاستی چونکە ئەوەی ئەمانە بە ئێمەیان کردووە بە هیچ کەسێ نەکراوە بەڕاستی
ئیتر چۆن شەرم ناکەن لایک ئەکەن بۆ دوو قسەی قۆڕی پاڤڵی جەلات تەڵەبانی پاڤڵ چی نەکرێت لە کۆمەڵگای ئێمە زەحمەت نەبێ ئێوە چۆن شەرم ناکەن دانیشن ئەچن دیفاع لەوە ئەکەن لەبەرەوەی دوو قسەی قۆڕی کردووە بە درۆ یەن دانیشن ئەڵێن پاڤڵ ئەمەی کردووە ئافەرم و جەزاکەڵڵا و نازانم بابەتانە عەیبە کاکە چۆنتان بیچۆتەوە دوێنێ چۆنتان بیچۆتەوە کاکە ئەوەی ئەمانە بە کۆمەڵگای ئێمەیان کردووە کێ کردوێتی کێ تلیاگەهێنێ کێ لە شرۆش ئەهێنێ کێ کۆمەلگای پڵە لە فەساد ئەم هەموو بار و دیسکۆ مەلهایە کێ کردوێتەوە لە سێمانی و هەولێرە کاکە ئەی هاوار قوپات کردوێتەوە پاڤڵ کردوێتەوە ئەوان ئیجازیان پێیاوە خۆمتون نەمان کردوێتەوە تی پێویست بۆ ناکە کەس دابریشێ دوای ئەمانە بکەوێ پاڤڵ و قوباد و کێ هەرچێکیان کرد زەربێکیان لێ بدەن هەرچێکیان وت بڕوایان پێ مەکەن ئەمانە بێئەخلاقن ئەمانە بێڕەوشتن ئەمانە کۆمەڵگای ئێمەیان ئاوا لێ کردووە دەرمان تریاک حەشیش قاچاقچێتی بابە نەبوونی ئاو نەبوونی کارەبا نەبوونی ئازادی نەبوونی ژیان نەبوونی موچە هەر هەمووی ئەمانەیە کاکە ئێوە چۆن دانیشن بۆ دوو قسەی قۆڕ کە پاڤڵ ئەیکا ئەڵێن بژی وەڵا ئافرم عەیبە هەرچێکی بڵێن بڕۆ بیخولێرەوە بۆ خۆت باش نییە بۆیە لێرەوە بە هەموو گەلی کورد ئەڵێم ئەگەر ئەتانەوێ بێڕەوشتی نەهێڵن ئەگەر ئەتانەوێ دزی و دەستپیسی نەهێڵن ئەگەر ئەتانەوێ قاچاقچێتی مەرزەکان چیرۆرکردن و کوشت و بڕ بێموچەوی بێدادی و چەوسانەوە لە شرۆشی کۆتایی پێبێ ئەوە دەرگای دەباشان داخن دەرگای دەباشان پڕکەن لە تف باشە چونکە هەموو ئەو بێئەخلاقیانە هەموو ئەو دزیانە هەموو ئەو جەدەیانە لە دەباشانەوە سەرچاوی گرتووە بۆ هەموو ناوچەی سلێمانی ئەوان کردویانە بەڕاستی ئەبێ ئێوە بڕۆن ئەو دەرگایە داخن ئەگەر دەرگای دەباشان داخن دەرگای مەلهاکان دائەخرێ دەرگای دیسکۆکان دائەخرێ دەرگای لە شرۆشی دائەخرێ دەرگای تلیاک و حەشیش دائەخرێ دەرگای دزی و جەدەی و دەستپیسی داخرێ دەرگای حرامخۆری داخرێ بەڵام هەتا ئەو دەرگایە دانەخن ئەو کۆمەڵگایە هەر ئاوا بێ ئەمە من ئەوە ئێوە باش ئەو ڕاستی بزانن کۆمەڵێ خەڵکی بێویژدان و حرمەتم بۆ ئێوە هەیە بێشەرەف کە دوای پاڤڵ و قوباد کەوتووە لەبەر $100 بژیەتی ئەوانە تەواو بوون ئەوانە ئابڕوویان نەماوە بەڕاستی ئەوانە بەیانی پاڤڵ و قوباد نەبێنێ هەر کەس ببن بە پیاوی هەر شیشەی ببن بە پیاوی ئێران بێ ئەبن بە پیاوی چێ بێ ئەوانە ئەبن بە پیاوی چونکە بێڕەوشن بەڕاستی ببورن تەلەفۆنێکم بۆ هاوزانم چییە ببورن بەڕێز سێری کە عەزیزان ئەمە سەرچاو دقیقە ئەڵێ پاڤڵ بۆیە ئەو مەلهانە داخا چونکە ئەوێ هەمووی لە شوێنێک کۆ بکاتەوە لە بەرامبەر مەعرزە تازەکانی سلێمانی لەسەر ڕێگای تاسووجە و زەوی بۆ تەرخان کردوون و لەوێ زەویەکانیان بە سێری گران پێ ئەفرۆشێت و ئەبێت قازانجی مەلهاکان لە ساڵ هەفتا بۆ قوبادی برای و لە ساڵی بۆ خاوەن مەلهاکان بێت ئەوە سەرچاوی دقیقە لە ناو خۆیانەوە باشە جاسێری ئەمانە خەریکیشی تۆ پەنە مەکرد خۆ ڕۆژگارێک دادێت هەموو ئەمانە بعملي ايبينين او كاتي ايوالن شي نال اي بشي ارا محمو ها نال براسي هاتوي همو جاري دعني شي رسوا امان الرسوا كيتو ان خيتو شنكاني خوان بويكا نيش كاتي بار بما نكل براسي بويا عزيزاني ارا محمد هتا درقاي دباشان هتا ام درقا سخيفه دا نخن بڕواتە بێ هەرچی درگایە دایخن کۆمەلگا هەر فەسادە بێ هەر بێئەخلاقی باوە بێ هەر دزی و جەدەی پیاوە باوە بێ هەموو ئەمانە حەقیقەتن ئەمە ئەسڵی مۆزوعەکانە باشە بۆیە ئەوەی کە پاڤڵ کردی پێم وتن لەبەر چییە لەبەر مەسائلێک کە عەزیزان ئینسانی بێئەخلاق ناتوانێت باسی ئەخلاق کات باشە هەموو ئەوانەی ئەمڕۆ لەژێر عاتفەی دینیە بێ یا منافقی یان نەزانی و گەمژەیی کە پێتان وایە کاری چاکە چاکە دەبێت دەستخۆشی لێ بکرێ ئەمە زۆر خراپە بەڕاستی باشە کاری خراپ چییە لە نەزەریەوەیە عەزیزان یارا محمەد بە پێی چی یاسایەک ئەبێ بێدەنجی لە کاری خراپ بکرێ پێم بڵێن ئەی پێغەمبەری ئیسلام کە ئێوە بە پێغەمبەری خۆتانی ئەزانن نەیفەرمووە کارشی خراپتان بینی بەدەست یا زمان یان دڵ دژی بوەستنەوە پێی نەوتون ئادەی کام لە ئێوە کە ئەمڕۆ واشا گەشکە بوون وێراوتانە بە وشەیەک بازی ترۆرکردنی مەلا عەبدوڵڵای قەسێ بکە تەنها ئارا محمەد باسیەکە کامتان وێراوتانە تەنیا باسی ئەم هەموو گرتن و کوشتن و ترۆرکردنی کاترانە بکەن کەنزیگن لە پەکەوانە بابەتانە لە تیڤی سەلەفی باسی کردوون نا هەر بژین مەسعود و بژی پاڤڵەتی لە تیڤی سەلەفی
باشە کامتان وێرانتانە بازە تاڵانکردنی بانکەکانی سلێمانی بکەن ها لە دیوی سەلەفی تۆ توانین تەزەحمەت نەبێ کێتان وێراوتانە شەهامەتتان بووە کە باسی ئەم هەموو دژی و جەردەی و بێئەخلاقیە بکەن لە کۆمەلگای ئێمە هەیە باشە لەکوێ ئێوەتان کردو من تێناگەم ئێوە بۆ ئەوەندە هەستی کۆیلە و هین فرسەتی ماساوشی ئەم دەسەڵاتن بەڕاستی باشە هەموو یەکێتەکان بێنە سەجادە هەڵپەڕن مافی خۆیانە چونکەوانە بۆ پارە دویان کەوتون کە مژمەیش کە من بەس ئێوە یا ببنە یەکێتی یا واز لەم پارادۆکسە بێنن واز لەمە بێن لە حقیقەتە لە تیفی سەلەفی ئەمانە قەسمە ئینا هەموو ئیسلامیەکان وانین بەڵام ئەوانەی کە ئەمڕۆ بە باڵای پاڤڵا هەڵیانەدا بۆ دوو قسەکە کردوێتی بۆیە ئەگەر بە دیوێژی ترا قسە بکەم گریمان ئەوە باشە کە بێگومانم هیچ کردەیەکی پارتیەکێتی باشی تێدا نییە ئەبێ هەمووتان ئەمە تێبگەن خۆشەویستانی من یەکێتی و پارتی هەرچێ بکەن باش نییە تەواو ئەبێ ئێوە ئەمە لەمە تێبگەن ئەی هاوار 25 ساڵ من هاوارەکەم یەکێتی و پارتی هەرچێکیان کرد باش نییە تەواو یەکێتی و پارتی چیان کرد ئێوە پێچەوانەکەی بکەن تەواوە ئیتر بۆ ئەمە خۆ فەلسەفەیتیان نییە ئەمە خۆ عیلمیتیان نییە پاڤڵ چی کرد پێچەوانەکەی بکە خوبات چی کرد پێچەوانەکەی بکە پارتی چی کرد پێچەوانەکەی بکە یەکێتی و پارتی هەرچێکیان کرد باشە ئێوە بڵێن وانییە پێچەوانەکەی بکە ئەو تۆ گرەوەکە بدوێتەوە بەڕاستی ئەوەیە کەسان ناتوان باسی ئەم مۆزوعانە بکەن ئەمە زۆر ناخۆش لەبەرەوە من نامەوێت زیاتر لەسەر ئەو مۆزوعە بڕۆم بەڵام لێرەوە پەیامم بۆ ئێوەیە ئەم هەموو ساڵە ئێمە هاوارەکەین کاکە نە ئازاریتان هەیە نە نانتان هەیە نە کارەباتان هەیە نە ئاوتان هەیە نە موشەتان هەیە هیچ شتێکتان نییە دڵتان بەچی خۆشە کاکەجیان مەسائلی بێڕەوشتی ئەوە ئێمەین کە دژی بێڕەوشتین بەڕاستی ئەوە ئارام ئەحمەدەکانن 30 ساڵی ڕەبەقە هاوارەکەین ئەڵێن ئەم کۆمەلگایە پڕ مەکەن لە لەشفرۆش پڕی مەکەن لە تریاک و لە حەشیش بابە پاڤڵ خۆی فەسادە عزیزان پاڤڵ و قوباد و ژنەکەی قوباد و ئەمانە بە ملیۆنەها دۆلە بەدەستیانایە بوو ئەوەی مەسەلەی گەی و هاوڕە دەستبازی بکەن بە شتێکی ڕۆتین و ئاسایی ئەوان کار لەسەر ئەمە ئەکەن لە بیتان نەچێتەوە کاکە پێرێ بڵندگۆکانیان داگەهێنی قوباد کە لە ڕانیە ڕۆشت بوو دای نابوو بۆ ئەوەی مبالەغە بکە عەفو بۆی وتار بدا بۆ مەسەلەی هاوڕە دەستبازی و بۆ مەسەلەی ئەمانە لە بیتان چۆتەوە پێرێ بۆی دوێنێ پاڤڵ ئەم دوو قسەی کردووە کاکەچێ ئەمە ڕاستیە هەمووتان ئەبێ ئەوە بزانن لەبەر ئەوە ئێمەین کۆمەلگا ئینسانە شەریفەکانە دژی فەسادی و بێئەخلاقی و دژی نازانم ئەم هەموو دیسکۆ و ئەم هەموو شوێنی گەی و ئارەم بابەتانین بەڵام یەکێتی هێداوێتی کاکە دەستێبانیە بە قوربانتان بم هەموو یەکێتی کردوێتی ئەم هەموو باڕەکە هەیە ئەم هەموو دیسکۆیەکە هەیە ئەم هەموو مەلهایەکە هەیە ئەم هەموو سۆزانیەکە هەیە ئەم هەموو تلیا خواردنەکە هەیە ئەم هەموو شوێنە قومارەکە هەیە هەموو یەکێتی هێنایەتی کاکەجیان خۆ ئێمە نەمانێنەوە بە قوربانتان بم هەمووی پاڤڵە قوبادە فەرن عەبدولقارە فڵانە مەسئولیەتی ئەوانە کۆمەلگای ئێمە بکەنە دزیوە جەردەی و لە بێئەخلاقی کاکەجیان ئێستا بۆچی لە مای 24 ساعتا پاڤڵ بوو بە فریشتە ها بوو بە حەزەتی یوسف حەدی لەبێ بە قۆڵەنەکانیشی ببێ عیبە کاکە تۆزێ وەرنەوە سەر خۆتان تۆزێ کەرامەت بۆ ئینسان باشە کاکەجیان بەس درۆ بکەن لەناو فەیسبوک و ئەمانەت برێشینم کام بڵێن پاڤڵیشی کاکە ئەو کۆمەلگایە پاڤڵ پڕی کرد لە فەساد کاکەجیان ئەو پڕی کردووە خۆ من تۆ نەمانهێنەوە کاکە بۆیە بە درێژایی 30 ساڵە ئێمە هاوارەکەین دژی بێئەخلاقی دژی مەلەها دژی حەشیش خواردن دژی دەرمان خواردن دژی لەشفرۆشی کەچی ئەمانە ئەم کۆمەلگایان ئاوالێ کردووە کچی 20 ساڵە ئاهێنێ سیارەی بۆ کردێ شوقی ئەیاتێ بۆ لەشفرۆشی باشە بڕۆ سێری هەموو ئەو شوێنانەکە کە لەو کۆمەلگای ئێمەشی بەسەر هاتووە لەبەرەوە نابێ ئێوە ڕێگە بدەن کە 4 ساختەکانی وەکو پاڤڵ بێت ئەو شتانە بکات یا الله یا الله یا الله هەواڵ هات کاکی جیان چییە بە قوربانم قەپاتە بۆ خۆی قوباد ئەوانە ئازام لێ تێکم ئاگام لێ کێشە نابێ یاڵڵا بای
ئەڵێ هینە کاکە قوبات خۆی ڕۆشتۆ بۆ ئیسپانیا لەگەڵ ژنەکەیە ئەو کۆمەڵگەیان ئاوارێکی خۆشی بۆ پیاسە بۆ ڕابواردن لەسەر مەسەری ئەحمەد نەجم قسەم پێ بەڕاستی کاکە ئەحمەد نەجم برای ئەو کامەرە نەجمەیە کە یەکەم ماشی داهێنا ئەمە ڕاستیەکەیەتی کاکەش وەڵڵا ئەو ئەحمەد نەجمە نامەی بۆ منە نال کاگەرم چی بکەم براکەم ئاوا لێ هات نان نییە بیخۆم یەک دینارم پێ نییە بخوا بەشم لەگەڵ مەسلەکە قسە بکەی ئەمە بکەی ئەوە بکەی ئەو بکەی ئاوا دەیان نامی بۆ من نردووە ئەو ئەحمەد نەجمە ساختە چییە ئێستا بڕۆ سەریکە هینە نەوەڵا یا شێخ نییە شەڵا یا شێخیش بێ خۆ لە خزمەتیان یا شێخ چییە یا شێخ قەسەکە قەسە شێخ لاهور بێت لە خزمەتیان وای تەلەفۆن بۆ کەسەڵم سەرچاو بەڕێز کاک لاهور بۆچی نەکاکە تانکەم بە قوربانی هەڵبەتە جەماعەتی پاڤڵ ئەڵێم ها ئێوە ناڵێم بە قوربان کاکەم جەماعەتی پاڤڵ و قوباد ئەوە ناڵێم ئەرەوەڵا ئەو هیچ بە هەر حاڵ من قسەکانی خۆم تەواو کرد درێژەی نادەمێ لەبەر ئەوە هەمووتان لەمەولا فێر بن یەکێتی و پارتی چیان کرد ئێوە پێچەوانە بکەن ئێوە پێچەوانەکەی بکەن ئەم پاڤڵە شێت و شگورە ئەم قوبادە هەچەشی کرد ئێوە زەربی لێ بدەن هیچ کاتێ باوەڕ بەمانە نەکەن خۆشەویستان هەرچی بێڕەوەشی و بێ ئەخلاقی هەیە ئەمانە هێناوێن بۆ کۆمەڵگای ئێمە هەرچی مەلها لەو سێمانیا هەیە ئێستا ئیشەکە هەرچی قمارخانە هەیە هەمووی پاڤڵ و قوباد و شاناز و ئەنە بابەتانەی عەزیزانی من هەمووی هینی ئەوانە من دەیاندانم حساب کرد کە ئێستا هەمووی ئیشەکە هەر ئەم شەو کە لەگەڵ ئێوە قساکەم لە سێمانیا بەدەیان شوێن کراوەتەوە کە خەریکی فەسادی و مەلها و بێڕەوشتی و دەگ و ڕەسڵ و ئەمانن و خەریکی قمارکردن ئەمانە چیان کاکە هەمووی هینی پاڤڵ و قوبادە کەواتە باوەڕیان پێ نەکەن ئەمانە درۆزن و ئەمانە ساختەکارن هیچ کاتێ من چەند ساڵ لە ئێوە هاوارەکەم عەزیزان من بۆم دەرەکەوێ ئەو کەسانەی کە گەمژن چەند ساڵە ئەیان ناسم کە ئەڵێ ئەڵای ئەم کاری زۆر باش بوو پاڤڵ بەبێ بیرکردنەوە لای خۆم لە ڕەفاقەت ئێساڵم بۆ بەڕاستی کە بێ ئینسانی دەبەنگم خۆش ناوێت لەخەتا ئینسانی دەبەنگ خۆشم ناوێت تۆ ئەم هەموو ساڵە لە یەکێتی و پاڵی تێ نەگەیشتبی ئیتر تۆ بۆ ژیان نابی بەڕاستی تۆ نەقست هەیە تۆ مێشک شتێکی تایە ینی تۆ زەربەیەکی بەرکەوتووە جارە لە سیارە لێ یابی یاسەری کێشاوی بە شتێکە بۆیە بیکردنەوە دوایە ئەگینا تۆ ناکرێ بە پاڤڵ و قوباد و فلان و فلان و فلان بڵێ وەڵا ئەم شتیان باشە شتی وانییە ئەوە ئیشی بین نەتیجەدا کە مۆزوعەکان چی بەسەرێت اینجا خواتان لەگەڵ شەوتان خۆش حورمەتم بۆ هەموو لایەکتان هەیە و ئێمە بە هەموو پیانە بە هەموو مانایەک ئەوە تێی هەین دژی دزی بێ ئەخلاقی دەرمانخۆری خاڵی لەشفرۆشی نازانم با دیسکۆکان هەمووشە ئێمە دژی ئەوانە بووین کە یەکێتی هێنایەتی لە سێمانیا ئەو کۆمەڵگای ئێمە ئاوارێ کردووە یەکێتی فاسدانی کوردستان کە پاڤڵ و قوباد و ئەوانەی ئێستا سەرپەرشتیەکەن ئەوان هێناویانە ئێمە دژیان بین بەڕاستی ئەو بێ ئەخلاقانە لەبەرەوەی هیچ کاتێ بڕوابوانە نەکەن بە هیچ جۆرێک دەڕاستە کەسی وا حساب نەکە بڵێ خۆی گەمشەکە بڵێ ئارام ئەحمەد دیفاع لەوانەکە نا هەمووتان ڕێی منە زانن 25 ساڵە من هاوارەکەم دژی لەشفرۆشی و دژی مەلهاکان و دژی بە سۆزانیکردنی ئەو کۆمەڵگایە و دژی نازانم کچان بۆ ڕێکلام بەکارهێنان و 20 ساڵ زیاتر من ئارام ئەحمەد هاوارەکەم بەڵام ئەوانە و کۆمەڵگەیان ئەوە لێکی بەداخەوە بەڕاستی ئەبێ ئێمە ئەمانە پاکەینەوە هەتا دەرگای دەباشان دانەخن ئەو کۆمەڵگایە پڕێ بێ لە فەساد لە دزی لە بێڕەوشتی لە جەردەیی لە تلیاک لە دەرمان کە ئەو دەرگای دەباشانتان داخست نەدزی ئەمێنێ نەمەلها ئەمێنێ وەرە کاکە دەسەڵات بەر بە ئارام ئەحمەد 6 مانگ لەو باشووری کوردستانیە ئەگەر یەشتم ئەمانە هیچی بمێنێ من ئارام ئەحمەدی من نانەشرۆشی بنەبڕەکەی نەشرۆشی بەدێژایی مێژووە هەبووە بەڵام ئەتوانی ئاوای دەرگای بۆ نەکەیتەوە بۆ شەڕێکە یەکێتی پارتی بۆیان کردوێتەوە ئەتوانی ئەوش بۆ بکەی بەڕاستی یعنی ئاوا دەرگای بۆ نەکەیتەوە چونکە هەموو ئەوانە خوان هێناویانە خواتان لەگەڵ بە دووبارەی نەکەمەوە قسەکانم و بەخێرچن